بەڵێزان بەردەوامە بین لەگەڵتان لە گفتوگۆکانمان وەکو لە سەرەتای پرۆگرامەکە ئاماژەمان پێکرد ئەمڕۆ قسە باسەکەین لەسەر شوێنە دێرینەکانی کوردستان شوێنەوارە گرنگەکانی کوردستان مەڵبەتێکی گرنگی شارستانیت بۆ لە ڕابردووە بەڵام زۆر جارێمە ئەم گرنگیەی نازانین ئەمڕۆ بۆ قسەکردن لەسەر ئەو گرنگیەی خاکی کوردستان میوانداری زۆر بەڕێز مامۆستا سۆران حەمەڕاش پسپۆڕی مێژوو مامۆستای زانکۆمان کردووە مامۆستا فەرموو. مامۆستا بۆ کۆزین کوردستان مەڵبەندێکی گرنگی شارستانیت بۆ لە ڕابردووە بەڵام ڕەنگەنەوەی نوێ وەکو پێویست یا خۆت زۆرێک لە ڕۆشنبیرەکانیشمان ئەم گرنگیە نەزانن وەکو پسپۆرێکی باری مێژۆ گەر قسەیەک لەسەر ئەم گرنگیە بکەین. پێشەوەی باسی ئەو بکەم پێش من ئەو خوشەی کە خانمێک لێرە بوو باسی مافی ژن و ئەو بابەتانەی کرد من بۆ من هەموو شتێک ئەبەسرێتەوە بە مێژوو پێم وایە زۆر جار ئێمە پەلوپۆی درەختێکی کۆنین یعنی مێژوو چییە؟ فەرهەنگ چییە؟ بۆ لی تێبگەین هەموو میلەتێک یا کۆمەڵگەیەک پەلوپۆی نوێیە لە درەختێکی کۆن ئێمەش درەختی کوردەواری فەرهەنگەکەمانە ئێمە کە ئەمڕۆ لێرا قساکەین ئەو پەلوپۆین کە لەم سەردەما دروست بووین زۆر شتی ڕابردوو دیسان و ئەمڕۆ دووباراکەینەوە جا ئەو خانمە کە باسی پێشتە سیرمە کرد باسی ژنان و ڕۆڵی ژنانیە کرد کۆمەڵێ خاڵ هات بەخیاڵمە ئێمە بەداخەوە زۆربەی جار کە ئەم خانمانە کە باسی مافی ژنەکەن پەنابن نابنەوە بۆ فەرهەنگی کوردی ئەمڕۆ ئێمە بۆ لە ڕۆژاوا بینین شەروانانمان چەکیان هەڵگرتووە خۆمە سوتفە نییە ئەمە مێژوویکی دێرینی هەیە بۆی بینی گەریلاکامان شان بەشانی پیا و شەڕەکەن ئەمە مێژووە نزیکەی زیاتر لە 2000 ساڵ لەمەوە پێش خەڵکانی باسکراون لە کوردستانی باکوور دەوڵەتێکی تایبەت لە مێژووە باسکراوە پێڵێن سەرچاوە یۆنانەکان پێڵێن ئەمەزۆن ئەمەزۆن بڕۆ چەنەها کتێبی لەسەر و لە یۆنانیەکان وەکو داسان گێڕایەنەتەوە کە ئەمە دەوڵەتێ بۆ هەر ئافرەت بەڕێوە بردووە لە باکووری کوردستانە ئەم دەوڵەتە ئەگەر سیری ناوەکەشیکی ئەم تەبەن یۆنانەکان وشەی ژەکەن بەزە هەمەژنەکە کراوە بە ئەمەزۆن ئەمانە لە باکوورە ڕۆڵێکی گەورەیان هەبووە جا ئەم ڕۆڵە هەر بەردەوام بووە مەسەلەن 2000 ساڵەوە پێش پاشای شاژنی هەولێر هێلێنای هەزەبانی ئەمە یەک ڕۆڵی هەبووە هەتا ئیسرائیل ڕۆڵی هەبووە لە ناوچەکە چووە تەنانەت کە مردووشە داوای کردووە لە ئیسرائیل بینەژن یارم کاوکاریکی زۆری جووەکانی کردو 2000 ساڵەمە پێش یا بۆ نمونە خانزاد سێرەکی 500 ساڵەمە پێش چ ڕۆڵێکی هەبوو لەم ناوچە سوپایەکی گەوری هەبووە فاتمە ڕەش زۆربەی جار ئەوروپیەکان کە هاتوون بۆم ناوچێ زۆر لایەن سیر بووە من یەک دوو نمونایەنمەوە کابراایك ساڵی 1970 ئەچێتە هەولێر ئەفوە چێتە هەڵەبجە ئەڵێ سەیر لە کوردستانە سەرداپۆشینم نەبینیوە بۆ ئافرەت لە ساڵی 1970 ئەڵێ سەرداپۆشین لە هیچ شوێنە نابینم ئەڵێ نمونە بە هەڵەبجا ئێستا بە هەڵەبجا پیاساکەم دوو ژنە بینم قسە و بازەکەن لە کۆڵانەکە من بەلایەن ناڕۆم ئەڵێ وەکو میسس براون و میسس جۆنزی خۆمان هیچ قسە وشتی خۆیان وەکو بەریتانیا ناوەستێن لە بەرخاتەوەی من پیاکەم بەرە ئەڵێ ئەمە لە ڕۆژەڵاتە زۆر سەیرە لە ڕۆژەڵاتە کە ئافرەتی بینی وەکو کەروێشی درسا و پیاگە بینی یەکسەر ڕاکەن ئەڵێ بەڵام سەیرە ئەڵێ لە ناو کووردا نەسەریان دابۆشن و ئەڵێ ئازادیکی زۆر سەیرە بینم جا ئەم ڕۆڵی ئافرەتە یەک بەردەوام بووە جا هەموو جارێک بۆیە وتم ئێمە پەلێکی لەو درەختە کۆنە بۆ ئەوەی خانمان لە ڕۆڵی خۆیان بگەن بەڕێی من خۆبەستنەوە و تێگەیشتن لە ڕابردوو مانایەکی تر بە ڕۆڵیانەیە واتە تۆ بڵێ ئەکرێت سوود لە ئەزمموی ڕابردوو لە مێژوو وەربگرین ئێمە خانمانی زۆر گەورە زۆر دیارمانە بووە کە ڕۆڵی گەورەیان گێڕاوە لە مێژووە سپاس مامۆستا بێگومانەوەژەر بابەتێکی سەرەکی بمانزانانی ئەومانە کرد بە بابەتی سەرەکیەکەین بەتەوەرێکی تر ئەمڕۆ قسە باسەکەین لەسەر کوردستان و کومەڵبەندێکی دێرین بێگومان تۆکو پسپۆرێک لەم بوارەیە
ڕەنگە چەندین نمونەت لابێ کوردستان مەڵبەندێکی دێرینی مێژوویە ئەگەر تۆزە قسە لەسەر ئەو مەڵبەندانە بکەین هەندی فریا بکەین چەند شوێنێک بەسەر بکەینەوە یەکی لەو شوێنانی کە زۆر گرنگە بۆ من کە کەسیش باسی ناکە ئەمە کتێبێکە لەسەری تەبن زۆرە کتێبەکان زۆرە کە هەمن لەسەری نازانم ئەگەر کامێراکە کۆمەڵەشتی بینە ئەمان هەمووی تێکستی باو باپیرەی ئێمن ڕای بگری هاوکارانم ئەمان هەمووی تێکستی باو باپیرەی ئێمن کە لە کەرکووکان نووسراون ئەم تێکستانە تەمەنیان نزیکەی 3600 ساڵە 3600 دواتە 2000 ساڵ پێش پەیدابوونی ئاینی ئیسلام یعنی سەیری دێرینیکە ئەمانە بە هەزارانن من زۆر بەیانم هەیە بە تەرجمەکرایی بە زمانی لیزی کەی خوێنیتەوە تۆزە شەرمەزارە بیت بۆچی؟ یەک وردەکاری تایە زۆر خۆشە مەسەلەن هەندێک جار کەیسی تایە دوو بنەماڵە کێشەی زەویان هەیە باش ئەم دوو بنەماڵەیە لەسەرم زەویە کێشیان هەیە ئەمەڵێ ماڵی ئەمە مڵکی ئەمەیە ئەوان ئەوی تریان لە مڵکی ئەمەیە 5 کەس بڵێنەوانی کە ئەڵێ هی ئێمە و داوایەکەنەوە 5 بنەماڵن یەکێکیانەکەن بە نوێنەر دەبەنە هەمووی بە بەڵگەنامە نەک بەهین ئەمە هەمووی بە بەڵگەنامان نووسرێ ئەڵێ ئێمە ئەم 5 بنەماڵین فڵان کەس دەکەین بە نوێنەرمان لە داگا بنەماڵەکەی تریش هێنێنە چی بەڵگەنامەی هەیە خاتە ڕوو نزیکەی 30 ساڵ ئەم کەیسە بەردەوامە بێ یعنی نەبێ بە سڵحی ئەژاری نەجەنگ بەرپابێ لە بینی ئەم بنەماڵانە یعنی ئەمە ئاستی فەرهەنگی و قوڵی و داڕێژایی ئەم کۆمەڵگەیە یعنی کۆمەڵگەیە کە تۆ ئەوە نەفەس درێژی ئەگەمە ئەمە ڕابردوویکی دێرینی لە بڵێنەڵی کاڵی کۆمەڵگەی شارستانی کە پەنا نابێ بۆ چەک 3600 ساڵ لەمە پێش کێشت هەبێ زی بە پێکەوەژیان هێشت یعنی تۆ بۆ پەنا نابێ بۆ چەک لە بەرەوەی تۆ چەکێکی تر هەیە کە چەکی یاساییە 3600 ساڵ لەمە پێش جا ئەچیتە وردەکاریەکانەوە زۆر خۆشە کە ئەینووسێ مەسەنم دادگای ئاسایی بۆی چارەسەر ناکرێت چێتە دادگای باڵا چەند وەخت سەیری بەڵگەنامەکانەکە هەردوو لە هەر ئێشتا ناتوانێت قەرار بە یعنی ئەوە نییە بڵێ وڵا وەکو قات ینی 200 ساڵەوە پێش کە ئێمە سەردەمی تاریکی ئێمە بۆم 300 ساڵە سەرێکی زۆر جا قازیە پەلە ئینە ئەمان قەراریانوانەیە کەیسەکە ئەچێت تا لای مەلیک ئەچێتە لای پاشا ئینجا لەوێ وردە پاش 30 ساڵ ینی نەوەی تازە کەیسەکە هەڵەگرێتەوە ینی جیلی تیا فەوتێ لە کەیسەکەیە یانیوانی ئەنجومەنی دادوەریانە ئەوان یەک ڕۆڵێکی سیر اینجا کەیسی تەمەن کتێبی زۆر لەسەرە بەداخەوە لە کوردستان هەرگامان لێنیە نووزیر ناوچەی کەرکووکە کەیسی زۆری تیا خەڵک زۆر لێ کۆڵینەوەی لەکرۆ یەکێ لەو لە کۆڵینەوانی کە خەڵک تایبەت لەسەری کردووە ڕۆڵی ئافرەتە دیسانەوە هەرە چێتەوە سەر و بابەتە لە تێکستە کۆنەکانە مەسەن تۆ تێکستی بابلی سامی ئاشووریەکان سەری تێکستێمان کە چۆن باز لە ڕۆڵی ئافرەتکرا ئەمێ باسی ئەو بۆ بکەم خەڵکە ڕەسەنەکە کە هوریەکانن سیرەکەی جیاوازیەکی فەرهەنگی سەیرە بینیت ئاشووریەکان خەڵکیێرە نین ئاشووری و بابلی سامیەکان ئەمانە لەگەڵ ئامووری ئەمانە وەکو ڕەشەبا لە سەحراوە هاتوون ئەمانە خەڵکیێکی تونڕە بوون لە فکرە لە دینە لە بۆچوونە ئەم زۆر جارڵم داعش خۆ بنەچەی هەیە ینی زۆر جار زۆر شتیان لە داعشە چێت زۆر یاسان جا لای ئەمان بۆ نمونە کە با کابرا ئەمرد کچەکەی لە ڕووی قانونیەوە هەموو مڵکەکە هی ئەو بوو بەڵام نێتوان هیچ تەسەڕوفێکی پێ بگا هەتا شووی نەکردا ینی بوونی نەبوو بوونی هەبوو نەشی بوو ینی سەیری یاساکانەکە بەرەم سەرێکی پیاو هەموو دەسەڵاتێکیەوە بەسەر کچەکەیە بەسەر ژنەکەیە ڕۆڵی نەبووە کەچی سەری هوریەکانەکەی لە کەرکووکە کە کابرای لێکۆڵنەوەیکی تایبەت دەکات لەسەر ڕۆڵی ئافرەت لە تێکستی نووزیە کە ناوچەی کەرکووکە سەیرەکەیت ئافرەت بازرگانی کردو زەوی بەناوە بووە تقریبەن بنزیکی جیاوازی نییە لە ڕۆڵیان شان بەشانی پیاو جا من زۆر جارڵم بۆیە تێگەیشتن گرنگە ئەمڕۆ لە خۆمان نەگەین لەو ئێمە ئەوەین خۆمەمە سوتفە نییە تۆ فاتمە ڕەش تقریبا 150 ساڵەوە پێش بە 500 سەربازەوە خۆی کا بە ئەستەمبوڵە شمشێری پێ و ئەوروپیەکان تە لە ئەوروپا زۆری لەسەر لەبەرەوەی بەڕاستی ئەمە سوپایەکی کوردی بووە سوپایەکی کوردی بووە تقریبا 100 ساڵێک لەمەوە پێش خۆی کا بە ئەستەمبوڵە ئەمژنە ئەو وەختە ئەوروپیەکان لەوێن جەنگێک لە بینی سوپای عوسمانی و هیناڕە تەمەن عوسمانی متمانی زۆر کردوتە سەر هاوپەیمانی هەبوو لەگەڵ هەندێک لە کوردەکانە ئەمیش بە سوپایەکەوە خەڵکی ناوچەی هەکاری و ئەو ناوەیە
ئەڕاتە ئەستەمبول بۆ ئوروپیەکان زۆر سێرە ژنێک ئەم هەموو پیاوەی بدە وشم شێر و دەمانچە و هەموو شتێکی پێەیە چەنەها دۆکومنت منەسە چەنەها ڕسمی کۆنم هەیە سەردەمە کامێرە نەبووی فاتمە ڕەش کە ئەچێتە ناو جاری ترەوەڕمەوە کە ئێمە ئەوانە بینینەوە خۆوانە خانزادە هەیە کە عادلە خانە هەیە حەبسەخانە هەیە خۆمە سوتفە نییە کە ئەم گەریلانە هەیە کە ئەم شەروانانە هەیە ئەم ژنانە بینی ئەم ڕۆڵا بینن ئەمە سوتفە نییە ئەمە هەر تەواوکەری ئەو فەرهەنگەیە کە لە کەرکووکە ئەو کەسانەی کە پسپۆرن دەرکی تەبەن ئەوان هەستیان بۆ پەیوەندیە نەکردووە بەڵام چوونەتە ناو تێکستەکانی کەرکووک ئەو ڕۆڵا بینن بابەتی تر لە تێکستەکانی کەرکووکە کە هەستی پێکەی زۆر سەرنڕاکێشە کەیسی گەندەڵی کەیسی تایە دەسەڵاتداران یەک زەلامی کەیسی لەسرە کۆمەڵی خەڵگەڵێ یەکێک هەیەڵێ کاکەمە پارەمان ناوەتێ بۆی نازام ئەرزەی فلان وەرگرین 3600 ساڵەوە پێش ئەڵێ بەس ئەرزەکەمان وەرنەگرتووە جا زۆر خۆشە چێتە دادگاوە شایدی لەسەرەوە مۆرە کرێ ئەڵێ درۆکە شتیوانیە ئەو پارەی بەهدی ئاومەتێ دەمەن زۆڵە ینی کابرای کە شتاکاتێکی ئەو بکە بێ وریابیت و فێڵی یاسایی بزانی کە جواب هاتەوە بە زمانێکی یاسایی ئەڵێ شتیوانیە ئەمە دروستکراوە بووی ئەمانە ئەبینی اینجا شتی ڕۆژانە بینی زۆر خۆشە بۆ نمونە ئاشووریەکان وردە پاڵەنێن بەرەو کەرکووک وردەکاری ئەوە بینی ئەم تێکستانە بە ماوەی 150 ساڵ تۆمار کراون چونکە ماوەی 150 ساڵە ژیان و یعنی بڵین گەشەسەنی ئەم کۆمەلگایە لە 150 ساڵە بینی بۆ نمونە کەچەک لە گەنجینەی ئەوە نیە چەک و تەقەمەنی کەچەکە چێتە دەرەوە تۆماریەکەن کە ئەگەڕێتەوە لە شەڕە ئەمڕۆ ئەو نەزری پۆشی ئەسپ و ئەو نەشم شێر و ئەو نەهین لە فلان شوێن چوە دەرەوە بۆ فلان شەڕ هەمووی تۆمار کراوە باشە مامۆستا سۆران یعنی با لەسەر بابەتە بەرچاوم بڵنگەوەی شوێنوارە دێرینەکان ڕەنگە تایبەتکەین بە بەرنامەیەکی تر یعنی تۆ بڵێ ئێمە کۆمەلگایەکی شارستانیەتمانە بۆ ئەمڕۆ بۆ نمونە کە 25 نۆڤەمبەرە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنانە ئەتوێ بڵێ ئێمە کۆمەلگەیەکی وەشێرمان هەبووە لە ڕابردوودا بەڵام ئێستا بەداخەوە کە ڕەنگە باز لە کۆمەلگە بکەین بڵێن ئێمە کۆمەلگەیەکی ژنکوژین توندوتیژین کۆمەلگەیەکی پیاوسالارین بەڵام تۆ تێ بڵێ لە ڕووی مێژوویەوە لە ڕابردوودا بۆ شێوە نەبووە منەڵێم ئێمە با زۆر هین نەبین من ناڵم تەبەن شتێکی یەکێکە لە تانە ناشینەکان لە کۆمەڵیەوە کە ژنە کوژە ئەمە هەر زۆر ناشینە بەڵام لایەنێکی تریشمان هەیە یعنی سەیرەکی ئەم دوولایەنە هەندێک جار سەرە سۆرمێنێ شەروانێ کەسمان ناتوانین کامپیاوی عەشایرە ڕێ لە ینی شەرم کاکە بچێ بینێچێکی پێ بەڵام لە ناو کۆمەڵگەی عەرەبیە لە تورکیاوە نابینی مەبەستم وەیە کۆمەڵگەکە لایەنێکی مێژوویی ماوە کە ئێشتا ئەفرەدە ئەو ڕۆڵە گرنگە مێژوویی ماوە ئەو لایەنەشمان هەیە وەکو تۆ مامۆستا بە شانازی و باسی و خانمانە کە جاری وا بوو لە تۆڵەی مێردەکانیانە هاوسەرەکانیانە کوڕەکانیانە جلوبەرگی پیاوانیان لەبەرە کرد و تفەنگیانە کردە شان و چوونە شاخ کەواتە ینی ئەو ڕۆڵە ئەو هینە مێژوویە ون نەبووە ئەوە نییە بە تەواتی ون بووی با ئەمە هەر بە نەگەتیڤ سەیری نەکەی بەڵام ڕۆڵێک هاتووە من بابەتم لەسەرمە نووسیوە زۆر لەسەرمی کە چۆن ژنێک جێتە کوردستان ساڵی تقریبا 1950 ئەونا پێشەوەی سەدی دوکان دروست بکرێتە ئەم ناوە لە بینی سلێمانی و دوکانە لێکۆڵینەوەیکی زانستیەکە لەسەر ڕۆڵی ئافرەت لەم ناوچەیە زۆر سەیرە لە دەرەوەی سلێمانی فەرهەنگە کۆنە ڕەسەنەکە پارێزراوە فەرهەنگ لە شارە تێگەچێ دایمە ڕەسەنایەتی بوو نەبێ سێرەکەی لە دەروی سلێمانی کەس قژی دانەپۆشی هەڵ ئافرەت دەبینی ئاوا تیاتی هێتە ناو سلێمانەڵی سعودیە پەچە داپۆژا ئەمە من پێ دەڵم ئەوەی کە هەڵەبجەم بۆیە نایتەوە لە 920 کابرایەتە سلێمانی ئەینن شت باسی سلێمانیەکە کەس زەری دانەپۆشی لە پڕ لە 45 کە خەریکە سنوورەکانی هینە بن جێگیرە بن کە کاریگەری فەرهەنگی بێگانە سەرەکی وردە لە شارەکانە ئەگۆڕێ خەڵک چۆن وردە ئەم فەرهەنگە ونە بێت دەرکی پێیەکەی جا ئەمێ ئەوە بڵێمەوە ئێمە فەرهەنگ کۆنەکەمان ئەمڕۆژ هەر ئەیبینینەوە کە مەسەن لە زۆر شتا دەرەکەوێت بەڵام فەرهەنگێکی نامۆش کە لە دەرەوە هاتووە و کە خەریکە شانبەشانیەوە بەڵام زیینوکردنەوەی فەرهەنگە کۆنەکە وامان لێکە کە باشتر خۆمان بین باشتر لە خۆمان بگەین ئەوە ئەم نازانم کامێرەکە چەنە ئەمە کەی بینی لێرە ئەوایە ئەم دوو باڵ و ڕۆژە ئەمە سمبلی ڕای بگری بەڵێ ئەمە سمبلی هوریەکانە ئەمە لە کەرکووکەوە هەتا خواروی ئەوەی ئەمڕۆ پێڵین عێراق
تا باکووری کوردستان تا ئەو ناوچانەی کە ئەوەی تورکەکان ئەستێرەکەی لەسرە ئەم دوو باڵە بەڵێ ئەمە پێڵێن ینی خۆی لە ئەستێراچێ بەڵام مە خۆرێکە لە بینی دوو باڵە بەڵێ ئەمە سمبڵێکی ڕەسەنی ئەم ناوچەیە ئەمە لەم شاخانەوە هەزارەها ساڵە پێ 6,000 ساڵە لێرە سمبڵێکی ئاینی و ڕۆحی کوردی کۆنە ئەمە ئەبواە ئەمڕۆ سمبڵی کوردی بووە هەر وایە بە بەربۆچوونی من ئەگەر ئێرە نایکە هیچ نەبووە لە کەرکووکە پێنەدراوە ئەمە باسکەم ئەبواە لە شاری لە پارێزگەی کەرکووک ئەمە دانرایە وەکو سمبڵی شارەکە هێمای چییە ئەوە ینی ئەمە هێمایەکی هوریە هێمایەکی هوری زۆر کۆنە لێ کۆڵینەوەی زۆر لەسەر ئێستا ناتوانم هەموو بەتەوە بەڵام ئەگەر سەیری ئەمەکەی ئاشووریەکان هاتن ئەمایان وەرگرت وەکو خەڵکیی بێ ئەم نەکاریگەری هەبوو لەسەر فەرهێمنە ئەوان هاتن چیان کرد خواکەی خۆیان کە ڕیشێکی هەیە و کابرا ئاوا وەستاوە خستیانە ناو ئەمە خستیانە چکە نیانەتوانی لەم فەرهەنگە قوڵە هوریە دەرباز بن هەر وایە یعنی کەڵەکان کردا لەسەر و فەرهەنگە دێرینەی کە ڕەجی لێرە هەبوو هاتن خوای خۆیان خستە سەرەمە کە ئەمڕۆ پێڵی سمبڵی تەبەن لە ڕاستیە زەردەشتی نییە ئەمە ئاشووریەکان وەریان گرتووە خوای خۆیان نەخچویانتە سەر ئەم هینەهوریەک تێگراوە ئەجا ئەمە چووە ناو ئەخمینیەکان فارسەکان دیسانە ئەوانی ژوەریان گرت لە ئاشووری دوایی چوە ئاینی زەردەشتیەوە بەڵام سمبڵێکی ڕەسەنەکەی کە لە شاخەکان ناکرا ئەمەیە ڕەسەنەکەی جا ئەم شتانە گرنگن بۆ زیینوکردنەوەی ئەو فەرهەنگە دێرینە باسی ئاسەوارمان کە حەزم کرد بۆی نەوەک بەرنامەکە بەژنەکە ئەم ئاوەی بڵین بەنداوی دوکان کە ئەمڕۆی بینی لە 59مانە پێشەوە دەشتێ بوو چەمی تیا بووە ئاسەوارێکی زۆر لەو ناوچێ هەیە زۆر دەوڵەمەند بووە ئەو کابرایی کێت لە 59 بە پەلە ئیژەکات بۆ ئەوەی نەوەک ئاسەوارەکان فڕۆتیەوە چکابێ بە ئاو زانیوێتی ئەڵێ تەبەنەم چەند خاڵێکی هەڵکەنەوە ئەڵێ تەبەن بە توانای ئەو وەختەی بڵین دەستگای ئاسەواری عێراقی ئەڵێ چل ناوسەی زۆر گرنگ هەیە لێرە کە بێ ئیشی تیا بکەین بەڵام ئەم بە پەلەپەل دانێکیان نەکاتەوە بەداخەوە ئەوە لە کۆمپیوتەرەکەمە لێرە کتێبێکی تایبەت نییە لەسەری ئەیکاتەوە تەبەن دەزەکەن بە ئیش لەسەری ئەرشیفێکی نووسین ئەدۆزنەوە ئەرشیفێکی زۆر گرنگ من زۆری استفادەم لێ کرد کاتی ئیشکردنەوە ئەم ئەرشیفێک ژووری ئەرشیفەکە بینی زۆر جوانە دەبنەوەی کاشی و سەردەمە کراوە دەبن ئاسەوارەکان نزیکەی لە 9,000 ساڵە و دەست پێکا هەتا 30,000 ساڵم کرد هەتا 800 ساڵەوە پێشی تیا ئەم هەر خەڵکی تیاژیاوە چکە ناوچێکی زۆر بەپیت بووە ئەم دۆڵی شارە زورە ناوچەی ڕانی و دوکان و ئەمانە ئەمڕۆژ هەرپڕ ئێشتا لەوانەیە یەک لەسەر پەنجایمان ئێشتا ئاشنانە و بین ئاسەواری زۆر بەڕێوەیە کە بدۆزرێتەوە جا ئەو کابرایە ئەرشیفێکی زۆرە دۆزێتەوە ناشتنی خەڵکە دۆزێتەوە ئەم ئەرشیفە یەک وردەکاری ڕۆژانی تایە نامەی دیبلۆماسی تایە کە نامە بۆ یەگەنێرن ئەجا چی ئەبینی لێرە دیسانەوە چۆن وردەوە عشیرەکان ئەم ناوچەیە داگیرەکەن ئەم ناوچەیە ناوچەی هوری ڕەسەن بووە جاکاڵم هوری وا بە هین نیانناسن وا بە نامۆ سەیریان مەکەن مەسەن کاڵی ئازا وشەیەکی هوریە ئەڵێ ئەسپەوانی ئەسب ئەمانە هەمووی لەوانە بۆمان ماوەتەوە زۆر وشەکە ئەمڕۆ بەکارێنین مژدانە هوریەکان بەکاریان هێناوە زۆر وشە و زۆر لایەنی ڕێزمانیمان ئەمڕۆ هی و سەردەمەیە جا بەداخەوە لەبەرێک کابرا دانیمارکیە تەسەورەکەی زانکۆی دانیمارکی باخێکی زۆری یا بۆ تێکسانە لەبەرێک دانیمارکی ئەمەی بردوێتەوە کراوە بە کتێب چەندین لێکۆڵینەوەی لەسرە کەچی ئێمە خۆمان بێئاگەندی لەم دوکانی لای خۆمان لەژێر ئاوەکە ئەسب ئەو ناوچەی بۆ بەژێر پێڵێن شەمشەرەی پێڵن واتە ئەو شوێنەوە و شتی کە دۆزراوەتەوە براوە بووە ئەمە دەرهێنراوەتە بن هەر وەکو جاران هەمووی براوە بۆ بەغا نازانم ئێستا ئایا چۆن دانراوە لە بەغا ئایا بەڕێکی دانراوە نازانم خەڵکێ کاری لەسەرەکە چێدجیا کراوەتەوە ئایا ئەزانرەی هەرە و ئاسەوارانن بەڵام ئەمانە خۆشبەختانە هیچ نەبێت تێکستەکان لە فەوتان ڕزگار کراون کتێبی زۆریان لەسەر وردەکاریشی زۆر ئیشی زۆر لەسەر کراوە بە هەمان شێوە ئەمانی کەرکووک ینی کوردستان لە ڕاستی هەر شوێنێکی لێگی نازانم ئاگادار بن شوێنێک هەیە گوپێکلی تەپە بەداخەوە ئەوە بەو پەلەپەریە ناتوانین وێنەکان هینکن پێڵێن تورکەکان وەکو هەموو هینێ ناوەکەیان کردو بە تورکی گوپێکلی تەپە خۆی نای گرێناڤوکێ ئەمە ناوچێکە لە ژێر ئورفا ئەمە تەمەنی 12,000 ساڵە
12,000 ساڵ یعنی تقریبا 1000 ساڵ پێش میسریەکان ڕاست ئەمە هەڵکەنراوە ئەوەن 20 ساڵێکی تیاکەن چکە پەرزگێکی زۆر دێرینی زۆر سیر لێ دۆزراوەتەوە لەم پەرزگا ئەبینیت لە شێوەی حرفی تی ئینگلیزی پەرزگەیە دروست کراوە هەمووی نەخشیە نەخش نە ئاسن هەبووە نە هیچ هەبووە چۆن ئەمە بە بەردی تر وردە ئەم بەردانە ئەبینی چۆن داداشاوە کۆنترین پەرزگە لە مێژووی مرۆڤاتیە پەرزگەیەک و شوێنێکی داڕژراوی ئاینی ئەو پەرزگەی ئەمڕۆ 12,000 ساڵەوە پێشتر بەڵێ کەسەی یەکەیت من بۆیە ئەڵم ئەم فەرهەنگی ئێمە زۆر جار خەڵگەڵێ باشە ئەی بۆ ئێمە کە ئەمان هەبووە چۆن کە ئەمەمان هەبوو ئەمڕۆ چۆنمە ئەی بۆچی ئەومان نەماوە نەخێر ماومانە بەڵام خۆمان ناناسیینەوە سەیری میسریەکان کە میسر قەومێکە هیچ بێژ وەختی شێوەی عەرەب نییە کەچی ئەمڕۆ سەیرەکەی بە عەرەبی قسە ئاکات فەرهەنگ و ئەسڵی خۆیان ون کردووە قەومێکی وەکو ئاشووری نەمان یۆنانیەکان نیوەی عالەمی حکومە ئێستا قەومێکی بچکۆلەن دنیا کورد دەڵێ دنیا دەورانە سەردەمانی ئێمەش زمانەکەمان و فەرەنگەمان وەکو ڕۆشناییەکی شارستانیە دوا بووە ئەمە بە هین نەیڵم بە سۆز و هین بن بە بەڵگەنامە پێ دەڵم بەڵگەنامەی زمانەوان بەڵگەنامەی مێژووی ئەم شوێنە وەکو کەنگایەکی زانست و فکری قوڵی مرۆڤاتی لێرا بووە بەڵام وەکو وتم دنیا دەورانە ڕۆژانەوە بەس باش هێشتا زمانەکەی خۆمان ون نەکردووە زمانەکەی خۆمان ون نەکرد و زوانەکەمان جاری وایە وشەی تیا بینیت حەبەسەیت کە ئێستا من و تۆ کە قساغین لەوانەیە وشێکمان هیتیە مەسەن تۆڵی خاسی خاسیانی باشی خاسی ینی باشی تەمان خاس بەداخەوە منەڵم لە شارە فەرهەنگ و زمان تێگەچێت لە سلێمانی عیبە بڵێ نەک عیبە بەڵام تۆزێ لادەیانێ بڵێ خاسی من دڵ مەکرێتەوە کە چمە لەم جۆم لە لادی کەلاری و شارە زوورە بێتە دڵ مەکرێتەوە لە هەورانی شاهر خاسەنی بەڵێ خاسەنی وەشەنی ئەمە وشەیەکی ڕەسەنی سۆمەری و هیتیە بەڵام هیتیەکان ڕێک وەکو ئێمە بەکاریان هێناوە یا بڵێم ئێمە وەکوانیان بەکاریان چکە ئێمە تازەینەوەن 3600 ساڵەوە پێشجا ئەم شارستانی هیتیە ئەڵێ هاسو یعنی خاسی هەروەکو سڵاو باشە و بە ئەنای جاخر مەسەن لە سناڵە خاسیەکەم تا شارە زوور ئەڵێ خاسیەکانی چاکێکم بەو معنای و بە معنای سڵاو 3600 ساڵەوە پێش بەکاریان هێناوە جا بۆیە پێ دەڵم ئەم زمانی کە ئەمڕۆ قسەی پێیەکەی پاراستنی ئەرکێکی گەورەیە زمانێکی ڕەسەنت هەیە هەموو شوێنێکە هەموو گوندێکێک جاری وایە گوندی وا بینم کەویرەکەی تۆ لە ناوێجا بۆیە من دڵم بە کە لادەیەکی کەلاریە بینم یا لادەیەکی شارە زووری کە گوێم لە دەنگیانە بێ هەر چۆن خەڵە گوێ لە مۆسیقاگرێ بۆ من دڵ مەکرێتەوە چکە ئەو مێژووە دەنگاتەوە ئەو ڕابردووە دێرینە دەنگات جەمە موسا ئەوە کە عوسمانەکان دێن ئەم ناوچەی کۆمەڵێک لە ئەم ناوچەیەکە داگیرەکەن بەشێکەوەی دەستیان پێ بگە ناوی لادەکانی شەگۆڕن ئێستا بەدەیان لادێمانەیە بە ناوە تورکیەکانەوە ینی قەرەتەپە و قەرە حەسەن و نەزام ینی هەموو قەرەیەکی پێوەیە کە لە کاتێکە موشانە هیچی کوردی با بڵێن کوردی نیە هەموو تورکیە خۆی هەندێکی وا ئەزانین تورکی هەندێکی ڕاستە بکراوە بە تورکیە مەسەن قەراخ من ساڵی 820 کاورایەکی جوولەکەی تام ناوە قەراخی نەبیستووە ئەم قەراخ پێڵە زەردیاوە بۆ نمونە هەندێکی زۆر کۆنی هەندێکی کۆنتر گۆڕیانە هەندێکی ناوەکان بە بۆ چوونی من تۆزە زەحمەتە ئەمڕۆ بڵینیان گۆڕین بەڵام هیچ نەبێ لە ژێر ناونیشانی شارەکە خەڵکەکە بزانێ مناڵەکان بزان کە ئەمە ناوەکەی بۆ چکە مێژوو چییە؟ ئەو داگیرکردنەش بەشێکە لە مێژوو یعنی ئێمە نابێ هەر قەومیانە و هیرانە مەسەنەن ئەکرێ ئەوەی لەم 50 ساڵە لە کوردستانی تورکیا بەپە لە ناو گۆڕاوە بەڵام ئەو ناوانی کە کۆن تۆزێک کۆنتر گۆڕاوە قبوڵی بکەین بەڵام ئەبێ بزانرێ کە ئەم ناوانە چۆن گۆڕاوە بەڵام ناوی وەکو قۆپی وامانزانیوە تورکی نییە ئەمە بە مانای دارستان و هین لە یۆنانی و زمانی ئێمە سەردەمانی خوێنەوارمان چۆن ئەمڕۆ خوێنەوار فارسی و عەرەبی و نازانێ خوێنەواری ئێمە فەلسەفە وشتیان بە زمانی یۆنانی و بە زمانی لاتین خوێنەوە لێرە ئێستا زۆر وشە من و تۆ بەکارێنین هاتۆتە ناو زمانمان تقریباً 2000 ساڵ بۆ نمونە سەڵت سۆلیتری ڕێک بە ئەنگلیزیەکەشی ماوە ئەمە لە لاتینەکان کە زمانی ڕۆم بووە سەڵت ئاگە وازانین کوردێکی هینە ئەمە وەرمانگرتووە فەلاقە وەرمانگرتووە ڕزگار
ڕزگار وەرمانگرە زۆر وشە لە 2000 ساڵەوە پێشکە دراوسێمان بوون ڕۆمەکان بەڵام زمانەکان زمانی شارستانیت بووە لەبەری خەڵکی خوێنەوار هەبووە لێرا و ئەم وشانە لە ڕێگەی خوێندن و قوتابخانە کوردیەکانەوە هاتۆتە ناو فەرهەنگەمانەوە. مامۆستا سواز بە ڕوونکردنەوەکانە بەڕاستی ینی گفتوگۆکان و زانیاری زۆری تێدا قسەکانە بۆیە هەوڵێن لە بەرنامەیەکی ترا قسە لەسەر چەند شوێنوارێکی تری گرنگ بکەین بۆ نمونە کە بەڵێن بۆم ڕۆباسی چەرم و باسی چەند شوێنێکی تری گرنگ بکەین لە بەرنمەکانی داهاتوە قسە لەسەر و بابەتاکەین سپاس بە ئامادەبوون خۆی بتۆزە قسە لەسەر ڕۆڵی ئەو خانمە گەورانە بکەین کە بێگومان ئەمڕۆ ڕۆژی جیانی بەرەنگاربوونەوەی ژنانە ئەکرا ئەنی باز لە بابەتە بکەین سپاس بە ئامادەبوون زۆر سپاس بە ڕوونکردنەوەکانت.